شەوی ڕابردوو لێکتێگەیشتنە لە نێوان دەسەڵاتی خۆبەڕێوەبەری ڕۆژاوا لەگەڵ حکوومەتی ئەحمەد شەرع لەگەڵ سوپای سووری عەرەبی لێکتێگەیشتنێک هەبووە. بەڵام ئەم لێکتێگەیشتنە نەبووەتە هۆکاری ئەوەی ئەم خەڵکەی کە ئیسە لەسەر جادە ئەیبێنی بڕاتە ماڵەکەی خۆی و چەکدا بنێ. هۆکارەکەی پەیوەندی بە نەستی ئەم خەڵکەوەیە، نەستێکە بە درێژایی لە 1920ەکانەوە کە ئەم وڵاتانە دروسە بن بە تایبەت لە شەرق الأوساد لە عێراق لە سووریا لەوانە لەوە ئەم ژیانە کە نایان نابوو پێکۆژیان دروست بووە. هۆکارەکەیەوە تۆ ئەگە بگەڕێتەوە بۆ ساڵی 1960ەکان کەساتێک و میشل ئەفلاق سەرهەڵەدا. میشل ئەفلاقی یەکێک بووە لە تیۆریسیەکانی بەعسیزم. بەعز ئەو تیۆریە فکریە بوو کە لە سووریا بناغەیدانا لە عێراقا گەیشتە ترۆپی خۆی. لە دوات میشل ئەفلاق کەسانی وەکو محەممەد هیلالیە کە محەممەد تەڵەب هیلالی دێتە یەکایە و کەسەکردەیەکی سەربازی بووە دەسەکە بە پاکتاوکردنی کورد. ئەو هەندێک تیۆری هەبووە لەسەر کوردەکان کە پێی وابووە کورد لە ناو سووریا یا بەتایبەت لە هەموو وڵاتانە لە ناو عێراقیشە کە ئەمانە دیار نییە لەکوێوە هاتوون، کۆمەڵی خەڵکی خێڵێکی و قەرەچن و کە هیچ ڕەگەز و ناسنامەیەکیان دیار نییە. هەر بۆیە ئەم کەسایەتیە دێت بە درێژایی سنووری بنێوان ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستان 28 کیلۆمتر بە قوڵایی دێت پاکتاوی ڕەگەزیەکە. پاکتاوی ڕەگەزی لە هەموو ئەو کوردانە پاکە کاتەوە. ئەمڕۆ لەگە پیرەژنێک قسەم کرد کە قسەی زۆر جوانی بۆکردن، وتی من بە درێژایی تەمەنی 65 بۆ 70 ساڵی هەبوو زیاتر لە 10 جار ماڵم لێ تێک چووە، لە کۆبانی هەڵکردراوم هاتوومەتە شوێنێکی تر لە شوێنێکی تر. بەردەوام ئەم کەسایەتیە ئەوەی لێ هاتووە کە باسی بەعسمان کرد، تیۆریەکانی بەعسمان کرد. ئەم ژنە تێگەیشتنێکی عەجیبی هەبوو بۆەوەی کە ئەمانە چۆن پاکتاو کراون لەلایەن ئەم تیۆریە فکریەوە کە ئەو ئەیزانی لەبەرەوەی بە گۆشت و خوێن هەستی پێکرد بوو. بۆیە ئەم خەڵکە لە سەرەتا باسی ئەوم کرد، ئەم خەڵکە ناڕۆنە ماڵەکانیان لەبەرەوە دیەک تێگەشتنە چوون ڕابردوویەکیان هەیە لە باو باپیرانە بۆیان ماوەتەوە کە عەرەب جێی متمانە نییە.